باوکم سەڵی زۆر خۆشە. ئەیجا وەڵا مەگەرزەیەک و گۆرانیەکم بۆ بڵێ. ئەگەر چیشە درەنگە قیبم تێکا کەمێکی تر لە سنەوە هاتوین زۆر فستیواڵەکە خۆش بوو زۆر استفادەمان کرد و بە شێوەیەکی گشتی لەبەر چی فیسیڤاڵەکە ئێوە هاتن؟ وەڵا زۆربەی زۆری لەبەر کاک ناسر هەرێ وەڵا کاک ناسیر ڕەزازی لەبەر ئەوە هاتین حەزشمانەگر لە نزیکەوە بیبینین وێنەی شتێ بگرین کە نەکریا هەر ئەم شەوی ژەگەڕێنەوە بۆ ڕەشەڵاتیان جارێمێنەوە نابینینەوە وەڵا بەخێر خزمەتتانە جا حەزەکەم قسەیەکیش لەگەڵ خاتوون بکەم. خاتوون چۆنیت؟ ماشەڵا بەم جلو بەرگە کوردیە جوانەوە. ئێوە شەر لەبەر کاک ناسر هاتن یا لە وڵاتە بان من خۆم لە بەشی میوزیکم بۆیە لەبەر کاک ناسر ئەرۆڵا هەر لە مناڵێک دەژەنی ساز و گیتار و باغڵاما و گۆرانی ئەڵێم بە حکمێوی بەڕێزت هونەرمەندیت میوزیکسیانیت ئێستا بارزەوە دەکرێت بە جۆرەوەی کاک ناسر تۆزێ تەمەنی هەڵکشاوە ڕەنگە نەتوانێت وەکو پێشووتر گۆرانی بڵێ دوانیە هیچ ئەمڕۆ نەشازی یەک شتێکیت بەدی کرد لە دەنیا؟ ئەوە بە ئەوانشم ودنا بەڕای من هەرچەندە تەمەنی ینی ڕۆشتە سەرەوە بەس لە مەقامەکەیە لە هەمویان زۆر ینی بەجوانی من هەستم بەوە نەکردکە فاڵش پێیان باشە. هەرچەندە تۆ میوزیک دەژەنی بەڵام هیچ کاتێک نەبووە گۆرانیکی کاک ناسر بڵێ خۆت؟ چۆن ئەرۆڵا باوکم سەڵی زۆر خۆشە. ئەیجا وەڵا مەگەرزەیەک و گۆرانیەکم بۆ بڵێ. زۆرم پێ خۆشە چونکە بەڕاستی گۆرانیەکانی کاک ناسر هەمووی تۆپن وانە؟ حەز ناکەن هیچ یەک کۆپلەی بچکۆلەش بێت منی ژێڵێم لەگەڵتانە یەک کۆپلەی بچکۆلەم بۆ ئەی بۆ نابێت زۆر ئاساییە. ئێمە شاری ڕۆشنبیری هونەر زۆر ئەبێت و نۆرمەڵە. ئەگەر چیشە درەنگە قیبم تێکا کەمێکی تر کەوا ئەم شەو سەری هەڵدا لە ناخمدا خەمێکی تر لە بەعدا ژەمەم تێرکە منیتین و جگەر سوتاو بەچی دیارە کە دەیبینم شەوێکی تر ژەمێکی تر هیچ هەست بە نەشازیە کرد لە دەنگی باڵەکە زۆر جوانە هەر بژین بەخێر بێن زۆر خۆشحاڵ بووم.